بانکی ئەلکترۆنی طبعاً خۆی بانک نییە چونکە دەنگە و تەسجیل کراوە ئەو ترێتەوە لەبەر بە بانک حساب نابێت ئەو مزگەوتە ینی بانکی تیان نەدراوە ئەگەر لە گوندێک کابێ و بانکی ئەلکترۆنی بەکاربێنن هەمویان گوناحبارە بن لەبەر بانک لەو مزگەوتە لەو شوێنە نەدراوە و ئەو حسابیشی بۆ ناکرێت کە بانکە بانکدان عیبادەتە نیەت و عەمەلە لەبەرەوە ئێمە تووشی ئەجرەبین بانکدارەکە تووشی ئەجرەبێ کاتێک کە بانگەدا ئەمما کە تەسجیلی کردو بانک ئەجرەکەی دەست ناکەوێت ئەو کۆتایی پێ هاتووە ئەجرەکەی اینجا بانگی یەکێک خراوەتە سەری و کابرا خۆی مردوو ێستا بانگەکەی دەن سەوتەکەی ئێمە هەر مکەلەف نین جوابیشی بدەین بە بانک حساب ناکرێت ئەگەر لەو ناوچەیە غەیری بانگی ئەلکترۆنی نەدرا هەمویان گوناحبارە بن ئەشێ مزگەوتەکە گەر ناچار کرابێ و قافی تاغوتان ئیجباریان کردووە کە ئەبێ بانگەکە ئەلکترۆنی بێ بانکی ئەلکترۆنی خەمە سەر ئەی کوژەنەوە کۆتایی پێهات بەڵام کاکە هەستە جەنابەت بانگەکە بدە عەلە لەقەل بانگێ لە مزگەوتەکە یادە یا لە حەوشی مزگەوتەکە بانگکردن یاڵم باوە ئەوە ئەمری خوای گەورە و سنەتی پێغەمبەرەکان عەلەیهی سەڵات وسەلام تەطبیق کرد بە بێدەنگ بەبێ مکەبەرەکان ئەوە ئەمری تاغوتان و ئەو قافیشم تەنفیز کرد بە مکەبەرەکان ئەتوانی خۆ ئەو عیبادەتە واز لێنێنی ناژبێ وازی لێ بهێن بەتەکید چونکە بانک لەو شعائیرانەیە کە ئەگەر قەومێک وازیان لێ هێنا بانگیان نەدا لە ئیسلامە بێت جێش بنێرێتە سەریان بۆ تەئدیبکردن و جێڕانەوەیان بۆ ئەو شعائیرە ئیسلامی